دەربارەی دابەشکردنی نەوت بە پێی ئەو ڕەزامەندیە کە وەزارەتی نەوتی عێراق 21 ملیۆن بۆ سلێمانی 5 ملیۆن بۆ پارێزگای هەڵەبجە. دوای خەزمکردنی ئێمە ئەمڕۆ دەستمان پێکردووە بە دابەشکردن لە مەڵبەندی دوو لە سنتەری پارێزگای سلێمانی لەو گەڕەکانەی کە پارتی هاوەستین. نرخەکەی 44,000 دینارە، ماڵی یەک بەرمیلە. سلێمانی خۆی پێویستی بە 108 ملیۆن لیتر هەیە. بەڵێنێکیان بەڕێز پارێزگاری سلێمانی یاوە کە ئەمە دوای تەواوبوونی تازە بکرێتەوانێ. ئێمە لەگەڵ مەڵبەندی ناو سلێمانی مەڵبەندی سنتەری سلێمانی بەشی گەرمیانین، ئیدارەی گەرمیانیش لە منزومەی حکوومەتی عێراقیا سەر بە پارێزگای سلێمانیە. ئەبێ لەو بڕەنەوەتە بەشێکیش بە گەرمیان بین، ئەویش هەر هاوڵاتی خۆمانن. بە هاوشانی مەڵبەندەکانی ناو شاری سلێمانی هەندێک گەڕەکمان ماوە لە چەمچەماڵ لە ئایندەیەکی نزیکە ئەوە و بەشێکی چوارخۆشنشمان ماوە تاوا نەبووە. هاوشانی پارێزگای سلێمانی ئەو یەک دوو پارچەیەش کە ماوە تەواوێکین.